ئێرە شەقامی سەلمی شاری سلەیمانیە کە بە سەهۆڵەکە ناسراوە. لێرەدا چەندین کۆشک و عەرەبانە و دەستگێڕبوونی هەیە. خواردن و خواردنەوەی جۆراوجۆر پێشکەش بە هاوڵاتیان دەکەن، ژێوی ژیانی خۆیان و خانەوادەکانیان پەیدا دەکەن. بەوەی قەیرانی دارایی و نەبوونی هەلی کار تاوەکو دێ عەرەبانە و دەستگێڕ و کۆشکەکان لەم شەقامەدا زیاد دەکەن. کاسبکارانی ئێرە دەڵێن کرەی دوکان گرانە، بۆیە پەنا دەبەینە بەر ئەم کۆشک و عەرەبانانە بۆ پەیداکردنی بژێوی ژیانمان. وەڵام بەتاکیدت کڕی دوکانەکان گرانە، طبعاً کڕی دوکانەکان زۆرێکی گرانن. اینجا بەڵام لەبەر ئەوە خەڵک لەوانەیە عەرەبانەکەیاندانە. وەڵی هەر کەسێ بخۆیە بیکە، بەڵام اینجا بڵێ من لێرەوە ئیشەکەم بوو نمونە لە ئیوارەوە یەمەوە حتا بووشەوە، اینجا ڕۆژی تریشی هەم درێم لە هەمان شوێنەوە ئیشەکەم ئەبێ من لە دوایشەوە ئاخریشەوە ئیشەکەم ئاشیەکانی خۆم بەردەم بۆ جوورا بوو نمونە هینم کرد هەلم کرد ئەبێ شوێنی خۆ پاکی کەمە هەر کەسێ بێ وابێ. ئەڵێ بڵم ئەگەر شوێنی خۆ پاک ناکەم هەر ڕۆژی ترەوە یم لێەوە لە ناو ئەو پیسا چۆنیش کردێتەوە هیچ ناکرێتەوە. اینجا بوو پاک و تەمیزیشی بوو خۆتێکی بوو مەشتری خۆتێکی بڵێم هەر ئیش بە پاک و تەمیزی ئەوڕێ، ئەگەر پاک و تەمیز نەبێ نابێت. بۆ خۆمانە بڵێم بێکاری زۆر بووە بەتایبەت ئێستا کە خەڵکەیە خوێنێ و هەمە ئیشەکەەوە جیایە هەیە پارەی خوێندن، یانی چۆن بڵێ ئیشەکە حتاوە پارەی خوێندنەکەی دابین کات. سەرۆکی لیژنەهاوبەشەکانی قایمقامێتی سلەیمانی دەڵێت بە بەردەوامی چاودێری ئەو خواردنانە دەکەین کە لە شەقامەکاندا دەفرۆشرێت، بەڵام بەهۆی دۆخی ئابوووریەوە ناتوانین زوڵەی سرپێکی بۆ ئەو شوێنانە بکەین. پێویستە خاوەنکار ڕەچاوی دۆخی تەندروستی هاوڵاتیان بکەن. بەنسبەت ئەو خواردنەی کە لەسەر دەستگەرەکانە لەسەر شەقامەکان ئەفرۆشێ بەداخۆ هیچ مەرجێکی تەندروستیانە لە ڕووی سەلامەتیەوە. بۆ نمونە خواردن کە ئامادەکرێت پێویستە لە کشی گونجاوە بێ، لە ژینگەی گونجاوە بێ، دوور لە هەموو حەشەرات و دووکەڵ و پاشەرۆکی ژینگە، هەروە لە پلەی گەرمی گونجاوە بێ کە ئامێری پێویستیایە بۆ هەڵگرتنی بە پێی ئەو پلەی گەرمی خۆراکانی کە دیاری کراوە و بەدەر لەوە شێوازی ئامادەکردنی خواردنەکە پێویستە لە شوێنێکا بێت کە مەرجە تەندروستیەکانی بتوانێت یا جێبەجێکێت لە ڕووی پاکوخاوێنیەوە لە ڕووی ئاو ئاوەڕۆ کە پێویستە ئەو شوێنە پاک بکرێتەوە. بەداخۆ ئێمە ئەوەی کە تێبینیمان کردووە لە کاتی بەسەرکردنەوەی شوێنەکانە ئەو کەسانێک کە لەوێ کارەکەن تەنانەت تەوالێتێکیشی لێن، یا ئەگەر کاری تەوالێتی شێوێ بەداخۆ ئێمە زۆر جار لە ناو دەستگەرەکانە بینیمانە میزیان کردو ناو دەبێ ئاوە لە ژێر خواردنی لەفەکەدانەوە کە وەش لە ڕووی تەندروستی بە هیچ شێوازنیان زۆر جار ئەو خواردنانە بەکاردێنن کە کوالیتین یان پشکنی نیە. بۆیە بە شێوەی گشتی ئەمەتوانین بڵێ خواردنی دەستگەرەکان هیچ مەرجێکی سەلامەتی و تەندروستیان نیە لە ڕووی تەندروستی. ئەم دەستگێڕ و عەرەبانچیانەی لە شەقامدان چەندین جۆر خواردن ئامادە دەکەن. هەندێک جار لە پاشتەوابوونی کارەکانیان وەکو پێویست شوێنەکانیان پاک ناکەنەوە، بۆیە ئەندازیارێکی ژینگەیی دەڵێ ئەو کەسانەی لەوێ کار دەکەن پێویستە لە پاش تەواوبوونی کارەکانیان شوێنی خۆیان پاک بکەنەوە بۆ ئەوەی نەبێتە هۆی پیسبوونی ژینگە. لەلایەنی ژینگەیشەوە هەمووان نەزانین کاریگەریەکی زۆری کردوتە سەر ئەوەی کە ئەبینین ژینگە ئەو شوێنە شێواوە، ئەنی تۆ کە بە شەقامێک ئاڕۆی پێویستی بەوە هەیە کە ئەو شەقامە شێوازێکی مڕەتەب و ڕێکخرا و تەنزیمکراوی هەبێت، بەڵام کە ئەبینی ژینگەکەی تێک درراوە کەسێک کە داهاتی ژیانی لەسەر ئەو شوێنەیە بەڕاستی پێویستی بەوە هەیە کە بیپارێزێت. بۆ نمونە ئەگەر چادەی سەهۆڵەکە بە نمونە وەری بگرین ئەبینین لەوێ کۆمەڵێکی زۆر پاشماوە دوای ئەوەی کە شەوان کۆتایی بەکارەکانیان پاشماوەیەکی زۆر ئەمێنێتەوە لەو شوێنەیە. یان ئەمانە هەمویان بەڕاستی کارەساتە. ئەو پاشماوانە چ خۆیان لە پاشماوەی شل یان پاشماوە ڕقەکان ئەبینەوە، یعنی ئەمانە هەمویان کاریگەریان هەیە. بەتایبەت پاشماوە شلەکان ئەبینین دوای ماوەیەکی زۆر ئەبێتە هۆکاری چی؟ ئەبێتە هۆکاری تێکدانی ئەو شوێنە. قەیرانی دارایی و نەبوونی هەلی کار و پێنەدانی موچە لە کاتی خۆیدا وای کردووە هاوڵاتیان بەناچار پەنابەرنە بەرکاری قورس و جۆرا و جۆر. ئەوەی دەبیندرێ لە ئێستادا لە نێو بازار و شەقامەکاندا چەندین عەرەبانە و دەستگێڕکار دەکەن لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانیان، و زۆر جار ئەوەش وا لێک دەدرێتەوە کە بوونی ئەو دەستگێڕ و کۆشکانە دەبێتە هۆی تێکدانی سیمای شار و شەقام، بەڵام قەیرانی دارایی و نەبوونی موچە بە شێوەیەکی یاسایی بۆتە هۆی فراوانبوونی ئەم دیاردەیە.